کوردستان هەر تۆی چارەی برینێت لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینێت تۆ شادی و ئازادی و مایەی سەرفرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم ئەی کوردستانم هەناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژی دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوانم ئەی کوردستانم هەناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژی دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوانم تۆ بڕوتینم خەڵنی شیرینم خێراییم دادێ دوور بم نەبینێت تۆ بڕوتینم خەڵنی شیرینم خێراییم دادێ دوور بم نەبینێت تۆ شادی و ئازادی و مایەی سەرفرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم فیستیڤاڵی وەرزشی بۆ قوتابخانەکانی بنەڕەتی و ئامادەیی کوڕان و کچانی پەروەردەی دەشتی هەولێر بفەرمونون. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بافیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بافیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینێت لانەی ئەوینم سەرچاوەی ژینم. زۆر سپاس. ئەمڕۆ بەڕێبەراتی پەروەردەی دەشتی هەولێر یەکەمین چالاکی خۆی لە چالاکی وەرزش و دیدەوانی ئەنجام داوە و ئەم چالاکیە گرنگێکی زۆری هەیە کە زیاتر لە 50 قوتابخانە لە سنووری بەڕێبەراتی پەروەردەی دەشتی هەولێر بەشداریان تیا کردووە. چەند چالاکیەک لەناو چەند یاریەک لەناو ئەم چالاکیە ئەنجام درراوە. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم خەڵاتی ئەو قوتابخانە نەکراکە ئاسی یەکەم و دووەم و سێمیان بەدەستێناوە تەمەنای سەرکەوتنیش بووان. ئەم چالاکیانە بەسوودە بۆی گەنجانی ئێمە قوتابیانی ئێمە لە ڕێگەزینێر و لە ڕێگەزیمیە بتوانن لەگەڵ وەرزش بەرخوردی شکە بکەن بە تایبەتیش دوایەوەی کە لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەرە و تا ڕادەیە کەمبوونەوە چێ بواری ئەم چالاکیانە هەیە. زۆر زۆر سپاس. ڕۆژی چوارشەمە بەرواری 30 2022 بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر پەروەردەکاران و قایمقامی قەزای دەشتی هەولێر و سەرجەم مامۆستایان قوتابخانەکانی پەروەردە دەشتی هەولێر بەشداریمان کرد لە فیستیڤاڵی وەرزشی سنووری قوتابخانەکانی پەروەردە دەشتی هەولێر کە خۆی لە خۆیدا جێگای دڵخۆشیە بەڕاستی خۆی ئەوەی لە ماوەی
4-5 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کرد و سەرهەڵدانی پەتای کۆڕۆنا نەتواندرا ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدرێت و ساڵانی ڕابردووش لەبەر ساڵانی بەر لە سەرهەڵدانی قایقرانەکان لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان ئەم جۆرە چالاکیانە ئەنجام دەدرا و پەروەردەکانش بە هەمان شێوەیە بەڵام بەهۆی ئەوەی کەوا بارودۆخی بەسەر کوردستاندا داهات هێشتا ساڵ ئەم جۆرە چالاکیە ڕاگیراوە بۆیە ئەمڕۆ بینیمان گروتینش زۆر لەلایەن بەشداربوانی ئەو چالاکی هەیە هەم لە قوتابخانەکان هەم لە خودی قوتابیان و مامۆستایان جێگای دۆشخۆشیە و سوپاسی ئامادەکاران و سەرجەم مامۆستایان و قوتابیان دەکەین کەوا چالاکێکی نمونەیان پێشکەش کرد کە ئەم جۆرە چالاکیانە بەڕاستی زۆر گرنگە هیوادارین لە ساڵانی داهاتوودا لە سەرجەم پەروەردە خەزاکان ئەم جۆرە ساڵاتیانە بەردەوام بێت و هەروەها بتوانین لەسەر ئاستی پارێزگاکانیش بە هەمان شێوە بەردەوام بێت. ئەمڕۆ بەڕێوەبەتی پەروەردەی دەشتی هەولێر سزدەمین چالاکی وەرزشی گۆڕەپان و مەیدانی ئەنجامدا لەژێر دروشمی نیشتیمان پەروەری و ژینگە دۆستی و ژیان دۆستی کە زۆربەی زۆری قوتابخانەکان تێدا بەشدار بوون پێشتر لە مانجێک بەرلەوە تەسفیات کرابوو ئەمڕۆ نهاییەکە ڕۆیشت و زۆر بەسەرکەوتوانە ئەنجام درا سوپاس لە بۆ هەموو ئەوانەی کە بەشدار بوون سوپاس لە بۆەوەی هەموو هاوکار و یارمەتیدەر بوون سوپاس بۆ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی و سوپاس بۆ کۆمەڵگەی بارزی ناحکومی کە سپۆنسەرێتی ئەو فستیڤاڵی گرتە ئەستۆی خۆی و سوپاس لە بۆ ئامادەبوونی ئێوەش تەختی ئەو فستیڤالەتان کرد دەست و چاوتان خۆش بێ زۆرمان بێت. زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ بەشدارم لە فستیڤاڵی چالاکی قوتابخانەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر وام چالاکیانە زۆر زەرورن بۆ قوتابیان بۆ ئەوی بەهرەی خۆیان تێدا بەدیار بخن و سوپاس دەستخۆشی لە مامۆستایەکان و لە قوتابیەکان دەکەم کەوا بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بەشداریان لە ڕۆیشتن قوتابخانەکان کرد هەروەها بەشداریان کرد لە هەموو وەرزشەکان و لە ڕاکردن و لە هەڵزانی بەرز و هەموو یاریەکانی تر و پێویستە زەڕوریش هەم پەروەردەکانی تریش ساڵانە ئەنجام بدەن بۆ ئەوەی بە جۆش و خڕۆشەوە قوتابیان باوکەین کەوا سەرنجیان ڕاپشن لە ڕێگای وەرزشەوە گرنگی بە بواری پەروەردە و بە فێرکردن بدرێت. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیان توانیم لە فستیڤاڵ قوتابخانەکان پلەکەم بەدەست بێنیم دەستخۆش لە مامۆستایەکان دەکەم کە هەنیاندام بۆم فستیڤاڵە پیرۆزە هیوادارم هەموو ساڵان کە بکرێتەوە یەکەم بم لەسەر ئاستی هەموو قوتابخانەکان. بە پلەی دووەم سەرکەوتنم بەدەست هێنا لە یاری قەفزعالی واتە بازی بەرز بەڕاستی زۆر دڵخۆشم بەو پلەی کە بەدەستم هێناوە و بە هیوام هەموو ساڵێک ئاوا پلەی باش بەدەست بن و سوپاس بۆ هەموو مامۆستاکان ئەو مامۆستای کە یارمەتیان دام و ئەوانشی کە بە تەنها هاوکاری کەمێکیشیان کردوم بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم و سوپاسی مامۆستا دەشتی و مامۆستا سسترۆ دەکەم کە زۆر لەگەڵم ماندوو بوون و ڕێز و سڵاوم بۆ هەمویان هەیە و زۆر سوپاسی هەمویان دەکەم. ئێوە بەشداری ئەم فستیڤاڵم کردووە لە ڕاکردن 200 مەتری و بە پلەیەکەم بەدەست هێنا ئێوە زۆر سوپاسی ئەو مامۆستایەکان بوو وەزارەتی پەروەردە دەکەم کە لێر ڕاوەستان و سوپاسی هەموو ئەو کەسان دەکەم کە لێرن. بەخێر بێن سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵێکی زۆر باشە لە قوتابخانی باخانم پلەیەکەم لە ڕاکردنی 400 مەتری هەستێکی زۆر خۆش کە پلەیەکەم بەدەست هێناوە و هیوای سەرکەوتن بۆ هەموو تەلەڤەکان تر دەخوازم. لە قوتابخانەی ئامادەی باخانی کتانەوە بەشداری ئەو فستیڤاڵەمان کرد بەڕاستی ئەو فستیڤاڵانە پێویستم بۆ هەموو قوتابخانەکان لەبەر ئەوەی بوارێک دەدابەت قوتابیان کە چاوکراوە بن لە هەموو شتێک و نەترسن و سوپاسی مامۆستایەکانمان دەکەین کە توانیمان پلەی سێم بەدەست بێن وەکو ئامادەی باخانی کتان و سوپاس لۆنگۆش. ئەمڕۆ لەو یاریە خۆشە بەشداریمان کرد و توانین پلەی یەکەم بەدەست بێن لە یەک باس 5 پازماندا. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بەشداریم کردیا لە فستیڤاڵی وەرزشی سوپاس بۆ خوا پلەی یەکەم دەرهینایە هیوادارم هەموو ساڵێک ئەم فستیڤاڵە بکرێتن بۆ ئەوەی
قوتابیان چێژێک لەم فیستیڤاڵە وەرگرن و هەز بە ڕۆحی وەرزشی بکەن. ای کردستانم هەناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوانم ئەی کوردستان. ئەمڕۆ وەکو بەڕێوەبەراتی سەرپەشتیکردنی پەروەردەی هەولێر ئامادە بووین لە فیستیڤالی ساڵانەی چاڵاکیەکانی وەرزشی پەروەردەی دەشتی هەولێر دەستخۆشیان لێ ئەەکەین. بەڕاستی شتی جوانیان نوان کە خۆیان ماندوو کردیە. طبعاً ئەو دەعمە و ئەو هاوکاری و پاڵپشتیە دەگەڕێتەوە بۆ جەنابی وەزیری پەروەردە کە زۆر تاکی دەکاتەوە لە خلالی ڕێنمایەکانی جەنابیان کەوا بایەخ بە چاڵەکیەکانی هونەری وەرزش بدرێتن. دەستخۆشی لە چاڵاکی قوتابخانەکانەکەین لە پەروەردەی دەشتی هەولێر دەستخۆشان لەکەین. سوپاس و دەستخۆشی لە یەکەی سەرپەشتیکردنی دەشتی هەولێرەکەین کە هاوکار و هەنگ بووینە لەگە پەروەردە لە بۆ ئەنجامدانی ئەو فیستیڤالە شتێکی جوانیان نوان بە شێوەیەکی زۆر پەروەردەیی و هونەری و وەرزشی ئاوێتەی یەکتر کرابوو تێکەڵیەکیان کرد کە ئەنجامێکی جوانی هەبوو. موفقن ئینشاءالله تەمەنا ئەکەین لە ساڵی داهاتوو هەموو پەروەردەکان ئەو چاڵاکیانە ئەنجام بدەن کەوا جێگای خۆشی و ڕەزامەندی و ئەوەی قوتابیانە. دائما قوتابیەکان بەتایبەتی لەو ساڵاکیانە کە خۆیان دەبینەوە وەکو پاڵەوان ئەبیتە هۆکارێکی دیکە وەکو قوتابیەک لە ڕووی پەروەردەیی و زانستیشەوە دەستە پێشەوە. دەستین گۆش خۆشبی موفقن ئینشاءالله.